دەچێت ئەسانشتان بۆ چەندیمەنێکی زیندوی کەرنەڤاڵەکە ڕادەکێشم کە هاوکارانم لە دووەکەوە وێنەی ڕاستەوخۆی کەرنەڤاڵەکەمان بۆ دەگوازنەوە دیارە مەراسیمێکی گەورە لێەوە بەڕێوە دەچێت بە بەشداری سەدان هاونیشتیمانیوە دانیشتی پارێزگای دهۆک کاروان عەلی پەیامنێری ڕووداو لە دهۆکەوە زانیاریم پێدەدا لە نێو کەرنەڤاڵەکەەوە سەبارەت بە کەرنەڤاڵەکەەوە ئەو چالاکیانەی کە لە نێو کەرنەڤاڵەکەدا بەڕێوە دەچن. کاروان ئەوەی کە ئێستا بەڕێوە دەچێت چییە و کاروانی ئۆتۆمبیلانەی کە لەوێوە دێن لە شەقامی سەرەکی دۆکەوە چالاکیەکانی کەرنەڤاڵەکە چین؟ بله ئەوە ئەم بینین یا بینەرێن یەن تۆڕامەت یا ڕووداون هات بینن کەرنەڤاڵا یا پارێزگەهبوونا دهوکەیە کو هەمان دەمدا دەنگێ پارێزگەها دهوکێژی بلند بووە ji بۆ ریفراندومê و سەربەخۆیە ku niha 34 rêveberiyên parêzgeha Duhokê yên serekî yetgiştî yan jê lahekî beşdarin bi trombêlên cuda cuda ku herek derbirînê ji karê xwe ket dê heman dem da medvêjbîrneke ku Duhok landika ve hewandina awareyan e aware jî hemû teqoçîna beşdar bû emam medvêd bêjim ev li roja parêzgehbûna Duhokê tu ji kur hatû çap hejdar bû tu çat bîne في روجا باريزغا دوكي الملت كرد حمي بيروزيت كاين ان شاء الله اف روجا دولة بنا ملت كرسي كنيزيكا والله كردستان دي بلند بتل جيهاني ام في روجا بيروزيت كاين حمو ملت كردستان ام وكو دفرا شيخان ويتهاتين بخلكي بعدري يبيباني يالقوش يشيخان بآواريت خوفش كويتهاتين بجدار بين بجلو بركن بابو بابيرا كو أفن نشانا ويكيا كو أمل قد في آخدا جين أو آخا بابو بابيرا أمل قل خلكي خويل قال خلكي كردستاني و اس دي ملتكي كرديت رسنن اشتي خوازن بله زور سپاس بوتا تقلم بمدوين ها في الريا في دايكي وارجرم تل كل هاتي تل في البجدار اسش بعدري وهاتين وكو كل دا كايزي تا بجداري كي ايرو رجا كرنفال دو اميرو ام ايرو قالك كيف خوشين كو ام بجدار بن في كرنفال دا رجا باريزغا بونا دهوكي بخير هاتنا كنالي وات كاين سرچاواتن بله وكو ديار كو مدويد بيجم داما كو جهنا جهه اونها مراسمه و جهنا جهه كو آهنگ لتتا گران آهنگ لنوا پارک مازموله و بجداربونا 5 هنرمند 6 هنرمند كو هر یک جبلت ابراهيم کاروان کامل ماهر امین دیسا برهان زیباری و دیسا اسماعیل جمعه و بختیار فتاح و افشول پارێزگاها دهوکê آهنگ که گیرن وكو بریانها پارێزگار دهوکê جگوت هر چند قیران دارایی لمدوید بو خلک جهان پرانیا خلک دیار بکن که نها پارێزگاها دهوکê لاندکا و حواندنا تخو اولت پاریت اولیه و کولاندکا و حواندنا یا پیک هات نتویه لورا نویا کو روجا پارێزگه بونا دهوکê به چالاکی لنوا باجری در باز ببید اواهن بینن مشه اگر وینگیرد گلمه هاری کار بید وینه دور نشان بدهد و مشه هاتنا تخوچینایه کردن روشاوات داد بجدارن ده همان دم دا کردت زید بجدارن ده همان دم دا او عربیت کو ناوا دهوکê دا جین مبخادیتنا بجلو برکن عربیت ناوا دهوکê دا بجدارن لیوا کو دلخوشیک کل ناوا کرنوالا پارێزگاها دهوکê ده همان دم دا دروشمه یه دهوکê نها بویا جهه پیک وجیانه اف پیک وجیانه کو هی دهوکê ویایت روژا کرنوالا ویدا وکو چهارمین ویستاوال جی بود دابین بکد لگوره امکانیت و مادت هی بله باشە کاروان ئەمە چەندەم جارێک ئەو کەرنەڤاڵە بەڕێوە دەچێت ینی هەموو ساڵ ئەم کەرنەڤاڵە بەڕێوە دەچێت بە بۆنەی یادی بە پارێزگا بوونی دۆکەوە بله اما چهارم سال روید چید وقت پارێزگای دهوکê بریا نیوروژی اف رو راگهاندی که ده همی سال حول دن اگر تشتگی رمزی جی بیت اف روژا پارێزگا بونا دهوکê بیرا خلکی نشید لنها دا خواستا سرکیت نوا ویکر نوال دا دروشمیت هر پیسید که دنگ جی بلند بد دروشمی ریفراندوم آنجی بله بو سر بخوابونا کردستان و ایدی کو سنوره که اگجاری بو هر ما کردستان بیت دانن او دنگ هر پیزر نوا کر نوال دا بۆچی ئەمساڵ ریفراندۆم و گشتپرسیان کردووەتە ئامانج بۆچی ئەم دروشمیان بەرز کردوێتەوە ئەمساڵ
وەکو دیار کو باشوور کوردستان نهادا کو چپر خوا گرتیا بلکو ناوا یا پاراستنکا اکجار یا هزن پیشمرگه دا بوی خلک پارێزگا دو که پرانیا وانجی مینا پرانیا خلک دی باشوور کوردستان و در فتوى هات بینن کو عراق نهادا پیک وجیان زۆر باشە کاروان علی پەیامنی ڕوودا لە نێو کەرنەڤاڵی 47 ساڵی بە پارێزگا بوونی دهۆک لەگەڵ مابووی لەگەڵم بمێنەرەوە بێگومان بە درێژایی گەشتی هەواڵەکان لە داهاتوودا دێمەوەلات وردەکاری زیاترت لێوەردەگرم لەسەر و جۆری چالاکیانەی کە لە نێو کەرنەڤاڵەکە بەڕێوە دەچن و چۆنێتی بەڕێوەچوونی کەرنەڤاڵەکە.